گەڕێکی جوولەکەکانیش بەنسبەت هەڵەبجەوە هاوشێوەی ئەو گەڕەکانەی ترەکە لە گەڕێکی مەڵکەنی و گەڕێکی کارێزە وشک و گەڕێکی کانیاسکان و گەڕێکی شۆکیۆ کە لە سلێمانی هەیە هەمان ئەوەیە کە گۆڕک حتا گەڕێکی جوولەکان لە سلێمانیش هەیە بەڵێ ئێمە لە بیرمانابوو بە تایبەتی و کوڕێکخراوی دۆستانی هەڵەبجە لە پرۆژێمانابوو کە شتێک لەو بابەتت ئامادە بکەین جا ئەم ڕێنمایە کە لە سلێمانی دەرچووە من لە بیرمایە هەر کە لەوێ پەسەند کرا بێمەوە لەگەڵ شارەوانی هەڵەبجە دابنیشین هاوشێوەی ئەوە بەڵام گونجاو بۆ شاری هەڵەبجە چونکە ئەوەی نەخشەی خۆی هەیە نەخشەی سلێمانیە شتێکی لەم بابەتە بۆ هەڵەبجەیش بە هەمان شێوە ئامادە بکەین کاری لەسەر بکەین بۆ ئەوەی کەماوە بمێنێتەوە پارێزگاری لێ بکرێت خۆی لە ڕاستیە خەمخۆرانی ئەم بوارە زۆرن بەڵام لەبەرەوەی لە ئاستی تاکە کەسیە و لە ئاستی موسسات نییە کاریگەریان نییە ئەم ئیشە ئیشی حکوومەتە ئەوە حکوومەت پلانی هەبواە پێشتر بەداخەوە ماڵی پاشا کە سیمایەکی ئەم شارەیە لە سەردەمی مەحموود پاشای جاف و ئەوانەوە ئەمە هەرچەنە دەرخستەی بۆ کرا بودجەی بۆ تەرخان کرا بەڵام بەداخەوە وەک ئەیبینین تاو نەکراوە بەجێ هێڵرا ئەمە دەرەکەوێت کە حکوومەت لەم بوارە کەم تەرخەمە بێ باکە لەم بارەیەوە ئەبێ ئێمە هەوڵ بدەین مانوو نەبین لەسەرمانە هاوشێوی شوێنەکانی کە چەندین کارێز هەیە لە هەڵەبجا بەداخەوە کۆنکریت کراوە کەنی ئەمە بڕاستی زۆر جێگەی نیگەرانیە حتا نەک هەر شوێنە بڵین ئێمە هەر پلانمان نییە نەک هەر بۆ شوێنە کە لە پوریەکان تۆ ئەو ماوادانشی کە لە ماوادی بینایە بەکاری ئێهێنی ئەبێ ماوادی محەلی بەکاربێنی تا بچی موادێکی وڵاتێکی کە بەکاربێنی کە بۆ ئەم جە و کەش و هەوایە بەکار ناهێنێ منمە بەسم لە بوارە هەندەسیەکەیە یعنی ئەو شتە کە تۆ بۆ ڕووپۆشی بیناکانە بەکاریە هێنی یعنی با شتێکی خۆماڵی بێ ینی سیمای خۆتی پێوە دیار بێ کەسێکی بیانی کە لە دەرەوەیەت بۆ هەڵەبجە با بزانێ هەڵەبجە شارێکە جیاوازە لە ڕووی سیما و ئەو شێوازەی کە ئەیبینێ لە شارێکی کە جیاوازە بەچی جیاوازە ئەگەر هەمان بلۆک بێ و هەمان ئەم کۆنکریتە بێ و هەمان ئەم شیشە ئاسنە بێ کە بەکارهێنرێ ئەم ئەلی کۆبۆنە کە بەکارهێنرێ بوو بە مۆدیل و بازاڕەکانی پێ ڕازێنرایەوە بەداخەوە ئەوە بۆ ئەم کەش و هەوایی هەڵەبجە بە هیچ شێوەیە ناگونجێ چونکە تشکی خۆڕ ڕاکێشێ و هێندەی تر گەرمان ڕاکێشێ بۆ شوێنی خۆی ئەمە بۆ لەوانەیە بۆ وڵاتێکی وەک تورکیا هەندێک بەشی تورکیا و هەندێک شوێنی گونجاو بێ بەڵام بۆ هەڵەبجە گونجاو نییە لەبەرەوەی ئەمە ناکرێت هەر تەقلیدی شوێنەکانی کە بکەینە بێ خۆمان داهێنان بکەین بەنسبەت پاراستنی ئەو شوێنەوارانەشی کە لە هەڵەبجان و بە تایبەتی کە مەسەلەن مزگەوتی گەورە هەیە لە خورماڵ کە چەند سەد ساڵ لەمەوە پێش مەسەلەن ئەو مزگەوتە کراوەتەوە بێ ئەو ئیتیمامی پێبێ کە نەڕوخێنرێ جاکە دروستیش یەکەیتەوە نۆژنیەکەیتەوە بە هەمان شێوە نۆژەنیکەیتەوە ماڵی پاشا ئەبێت سەر لە نوێ کە دروستی شەکرێتەوە نابێ بە شێوازی مۆدێرن دروستی کرێتەوە ئەبێ ئەو تاق و دەرگا و پەنجەرە و شێوازێک کە کاتی خۆی دروست کراوە بە هەمان شێوەی ئەو ئەبێ دروست بکرێتەوە بەڵام ئێمە لە ئەو ڕێنمایە کە باسمان لێوە کردووە ماڵەکانیش گەڕەکەکانیش ئەوانەی کە خانووی خۆیانە کە دێن ئەیانەوێ مەسەلەن تعمیری کەنەوە ئەبێ ڕووکاری دەرەوەی لەگەڵ ژماری نهۆمەکانی لەگەڵ دەرگای سیاجی حتا قوفڵی دەرگاکە ئێمە ڕسممان کردووە لە ڕێنمایەکە ئەبێ بە هەمان شێوەی ئەوە شارەوانی ڕێگەی پێبدا خانوەکەی بکاتەوە لە ڕووی دەرەوە بەس لە ڕووی ناوەوە شێوازەکەی مەسەنجاران خانووی شەرقی بوو ئێستا شێوازێکی کە ئەمە بەلامانەوە گرنگ نییە بەڵام گرنگ ئەوەیە لە ڕووی دەرەوە ئەم شێوازە پارێزراو بێ. جوولەکەکان تاوان مێژووی هاتنیان بۆ ئەم ناوچەیە بۆ هەڵەبجە هەر بەعام بەگشتی بۆ کوردستانیش بۆ کوردستان و بۆ ناوچەکان ڕۆژەڵاتی ناوەڕاست بەگشتی تاوان لە سەردەمی ئاشووریەکانەوە هاتوونەتە ئەم ناوچەی ئێمە بە تایبەتی بەپێ ئەو سەرژمێریانەی کە کراوە جوولەکەکان نزیکەی 850 کەسێک بوون لە ناو هەڵەبجە مێژووی هاتنەکان یاخود سەرەتای هاتنیان بۆ هەڵەبجە ئەگەڕێتەوە بۆ سەرەتای دروستبوونی ئەم شارە کە سەرەتای دروستبوونی شارەکە وەکو ئاشکرا سیانزە ماڵەکە هاتوون لە ناو هەڵەبجە نیشتەجێ بوون لە نزیک کانەی نەواڵە لای باخی گشتی ئێستا ئەو شوێنە تاوان لێرە لە ناو ئەم گەڕێکی جوولەکانە شوێنی تایبەت بخۆیان پەرزگای تایبەت بخۆیان هەبووە کە لای جوولەکەکان ئەم پەرزگایە پێوترێ کەنیشتە ئەم پەرزگایە دوا بە دوای ئەوەی کە جوولەکەکان لێرە نامێنێن پەرزگاکان ئەکرێ بە مزگەوت هەر 10 ساڵ دوای کۆچی ئەوانواتە 1948 کە چوون بۆ ئیسرائیل 1958 ئەکرێ بە مزگەوت کە لە پور بەڕاستی
مافی دەستکاریکردنت نییە چکە یاسا ڕێگری لەمە کردووە هەم سزای لەسرە هەم ئەوەی کە مەراسی بۆت نییە تەنانەت یەک خشتی دیوارێکی شوێنی کەلەپوری دەربێنی ئەم گەڕەکی جوولەکانە لە ڕووی یاسای شوێنەوار و کەلەپورەوە ئەچێتە خانەی کەلەپورەوە چووکە مێژوەکەی نزیکەی 100 ساڵێکی زیاتر تێپەڕاندووە.